گەنجینەی هەڵەبجەیە 2 ساڵە دامەزراوە و کارمەندی پێویستی نییە. داوای دامەزراندنی کارمەند لە حکوومەت دەکەن. نەبوونی کارمەندی پێویست لێرە لە کاتێکدایە ئەم بەڕێوەبەرایەتیە حسابات و خەرجی و داهات و موچەی 20 فەرمانگە و بەڕێوەبەرایەتی لە ئەستۆیە. بەڵام وەزارەتی دارایی نەهاتووە بەدەم چارەسەرکردنی کێشەی گەنجینەکەوە. بەڵێنمان پێ دراوە، زۆر جار بەڵێن دراوە کە کێشەی میلاکمان بۆ حەل ئەکرێ، بەڵام هەتا ئێستا جێبەجێ نەکراوە. و ئێمە کێشەمان لەگەڵ دایرەکانی تریشا هەیە بە حکومەوەی کە ئەو دایرانی کە وحدە حسابی تازیان بۆ کرێتەوە میلاکی پێویستیان نییە بۆی کە بتوانن وحدە حسابەکان بەڕێوەپێکی بەڕێوە بەرن. زۆر جار لەبەرەوەی کە ئەوان ئەگەر ئەو دایرانی کە وحدە حسابیان بۆ ئەگەڕێتەوە کادری باشیان هەبێ، مۆزەفی باشیان هەبێ، کێشەی میلاکیان نەبێ، بۆ ئێمەش کار ئاسانیە. جگە لە کێشەی گەنجینەی هەڵەبجە، کێشەی نەکردنەوەی هەریەکە لە بەڕێوەبەرایەتی گومرگ و خانوبەرەی میری و باجی دەرامەت و بانکی بازرگانی هەیە کە لەلایەن وەزارەتی داراییەوە فەرمانیکردنەوەی بۆ دەرچووە، بەڵام بەهۆی نەبوونی کارمەندەوە ئەو فەرمانگانەش نەکراونەتەوە. ئەمەش کێشەی بۆ سەرپێخستنی پارێزگاکە دروست کردووە. سەرەتا پێویستە کەسێک وەک بەڕێوەبەر بۆ ئەم پۆستانە دیاری بکرێ. بەشی زۆری پەیوەستە بە ئەتوانم بڵێم ململانەی سیاسیۆ لە دانانی بەڕێوەبەرەکانە و بەشی هەرە سەرەکی ئەوەیە کە بۆ دانامەزرێن لەبەرەوەی میلاکیان نییە. نەکردنەوەی فەرمانگەدارایەکان لە هەڵەبجە وای کردووە زۆرێک لە داهاتی دام و دەستگا حکومەکانی ئەم پارێزگایە بچێتە سەرحسابی پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان. ئێستا لە سنووری هەڵەبجە بۆ هەموو فەرمانگەکان 11,000 فەرمانبەر هەیە. بۆ چارەسەرکردنی کەمی کارمەند و ڕایکردنی کاروبارە ئیداریەکان پێویستی بە 4,000 فەرمانبەری تر هەیە. نزار کەریم، NRT هەڵەبجە.